گشتی گەلی کورد و گەلانی چۆساوای ئێران. ئێمە گروپێک لە گەنجان و ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان لە زانکۆی سنە بۆ بەرهەڵەسبوونەوەی هەر شێوازێک لەو چۆساندنەوە و گەشەپێدانی شۆڕشی ئازادی ژن کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەستی پێکردووە بە شاری ناو ڕێزەکانی گریلا بووین. لە ئێستادا خۆراگری و تێکۆشانی ڕەوای گەلی کورد و گەلانی ئێران لە بەرامبەر 44 ساڵ سەرکوتکاری و دافڵۆساندن ڕژیمی خوێنمژ و پیاوسالاری ئێران پێناوتە دواهەم قۆناغی خۆی. لەم قۆناغە نوێدا کە بە کوشتنی ژینی کورد ژینا ئەمینی ئاگری ڕخ و کینەی هەموو گەلانی بەگرتر کردووە، بێگومان هەلێکی زێڕینە بۆ یەک پەیکەرەکردنی داخوازی ڕەواکانمان و خۆبەرەک خستنکردن بۆ گەیشتن بە ئاسۆیەکی ڕووناک. لەم هەلومەرجەدا کە چەوساوەترین توێژەکانی کۆمەلگا کە ژنانن و گەنجانن بە هاوپەیمانیەکی مێژووی پایەکانی دەسەڵات دەشکێنن و بناغەیەکی ژیانێکی ئازاد دەنێنەوە. بارودۆخی هەنووکەی کە لە دروشمی ژن ژیان ئازادیدا خۆی دەنوێنێ نزگەنی هێنەری یەکگرتن و سەرکەوتنی هێزی ئازادی خوازی گەلان لە بەرامبەر هێزە کۆنەپەرستەکانی ناوچەکەیە کە لە قاموسی ئەواندا ژن کۆیلەیە و ژیان بەلاڕێدا چووە و ئازادی زەوت کراوە. هەر بۆیە بەم شێوازە دەوڵەتانی ئێران و تورکیا بە نوێنەرایەتی هەموو کۆنەپەرستان کەوتونەتە دواهەم پەلەقاژێ خۆیان و بە شێوەیەکی دڕندانە هێرشی گەلان و گریلا دەکەن و بۆ ئەم کارە لە کوشتنی پێشەنگان و کیمیابارانی هێزەکانی گریلا ناسرەون. ئێمە ژنان و گەنجانی سەر هەڵدێر و ڕوو بە ژنان و گەنجانی ڕاپەڕێوی کورد، فارس، ئازەری، بەلوچ، عەرەب و گیلەک بانگ دەکەین کە بۆ تۆڵەکردنەوەیەکی مێژووی لە داگیرکەران و سەرخستنی شۆڕشی ئازادی ژن و هەروەها لە ڕێکهێنانی لەمپەرەکانی ژیانی ئازاد و هەر شێوازێک لە چەوساندنەوەی ڕەگەزی، نەتەوەیی و چینایەتی ڕخ و کینەی خۆمان بەرەکخراوە بکەین و هەرچی زیاتر بەرەکخستن ببین و بەم شێوازە گۆڕەپانەکانی تێکۆشان بەرین بکەینەوە. هەروەها بۆ پاراستن و بەردەوامکردنی شۆڕش لە شەقامەکان گۆڕەپانی تێکۆشانی چیاکان بەرفراوانتر بکەین و هێزی گریلا وەکو بەهێزترین ڕێکخراوەی ژنان و گەنجان گەورەتر بکەینەوە. بۆ پاراستنی شۆڕشی ژن، بۆ ئازادی ژن و کۆمەلگا، بۆ ئازادی کوردستان کاتی گریلایەتیە. وەرن بۆ جەنگی ئازادی، بژی سەر و کاپۆ، بژی شۆڕشی گەلان، ژن، ژیان، ئازادی. بژی سەر و کاپۆ، بژی سەر و کاپۆ، بژی سەر و کاپۆ، ژن، ژیان، ئازادی، ژن، ژیان، ئازادی، ژن، ژیان، ئازادی. ما گروهی زنان و جوانان شرق کردستان در دانشگاه کردستان برای مبارزه با هر گونه ستم و توسعه دادن انقلاب زنان که همکنون در شرق کردستان و ایران آغاز گشته به صفوف گریلا ملحق شده ایم. اکنون مبارزه و مقاومت مشروع و بر حق خلق کرد و دیگر خلقهای ایران در مقابل 44 سال سرکوب و اختناق نظام خونخوار و مردسالار ایران وارد مرحله پایانی خود شده است. این مرحله که با کشتن زن کرد ژینا امینی آغاز گشته، شعله‌های خشم و کینه آحاد همه خلق‌ها را برافروخته و همچنین زمینه فرصتی تاریخی برای تجسد بخشیدن به احساس خشم و دردهای من و سازمان یافتگی برای دستیابی به آینده امیدبخش را فراهم آورده است. در چنین شرایطی زنان و جوانان که از ستم دیده ترین اقشار جامعه هستند با اتحادی تاریخی به عاملان اصلی انقلاب در قرن 21 مبدل شده و مژده‌بخش برکندن بنیانهای نیروهای اقتدارگرا و برساخت حیاتی آزاد گشته‌اند. برهه کنونی که در شعار زن زندگی آزادی تجلی می‌یابد، نمایانگر اتحاد و پیروزی نیروهای مترقی و آزادیخواه خلق‌ها در مقابل نیروهای مرتجع و اقتدارگرایی است که در ذهنیت آنها زن برده شده، زندگی به کجراه رفته و آزادی سلب گشته است. به همین سبب دولت‌های ایران و ترکیه به نمایندگی از همه نیروهای ارتجاعی و اقتدارگرا در حال دست و پا زدن‌های پایانی خود در سیل خروشان خشم خلق‌ها هستند و از هیچ رفتار ددمنشانه‌ای همچون سرکوب پیشاهنگان و استفاده از سلاح‌های شیمیایی ابایی ندارند. ما زنان و جوانان انقلابی کرد، زنان و جوانان اسیانگر خلق‌های کرد، فارس، آذری، بلوچ، عرب و گیلک را فرا می‌خوانیم که برای انتقامی تاریخی از اشغالگران و پیروزی انقلاب زنان و همچنین برکندن موانع حیات آزاد و هر گونه ستم و تبعیض جنسیتی، ملی و طبقاتی خشم و کینه خویش را سازمان یافته کرده و بر اصل سازمان یافتگی اصرار نموده و بدین گونه عرصه‌های مبارزه را گسترده‌تر نماییم. همچنین برای حفاظت از انقلاب در خیابان‌ها و گسترده‌تر نمودن آنها عرصه کوهستان را توسعه داده و نیروهای گریلا را به مثابه سازمان یافته‌ترین نیروی زنان و جوانان نیرومندتر سازیم.
برای دفاع از انقلاب زنان، برای آزادی زن و جامعه، برای آزادی کردستان زمان گریله‌ای است. بیایید در جنگ آزادی همراه شویم. زن زندگی آزادی، زن زندگی آزادی، زن زندگی آزادی. مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور.